منداڵێکی بچکۆلەی کچە زای ئیمامی حەسەنی کوڕی ئیمامی عەلی نەوەی فاتیمەی زەهرا. ئیمامی حەسەن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە تەنیشت خۆیەوە داینابوو، منداڵێکی بچکۆلە بوو، تازە دانی هاتبوو و پەلاماری خواردنیەدا. لەو کاتەدا کابرایەک خورمای هێنا زەکات بوو، فەرمی کاکە بیبە لە بەیتولمال تەسلیمی کە و ناوی خۆت بنووسەکەوەندە تێناوە. لەو کاتەدا ئیمامی حەسەن دەستی بۆ دەنگە خورمایەک برد و مناڵە حەزی پێیەتی خستێ ناو دەمیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی کخ بیتفەوە یعنی وەکو زەجری مناڵە بکەی نەکەی. پێغەمبەر پەنجەی خستە ناو دەمیەوە دەنگە خورماکەی لە دەم دەرێنایەوە. فەرمووی ئەما تعریف ئەننا لا نەئکل الصەدەقەتە، نازانی ئێمە نابێت لە ماڵی گشتی بخۆین چونکە باوکت موچەی هەیە؟ یەک دەنگە خورمای لە دەمی مناڵەکە دەرێنایە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خەڵک کە ئەمەیان دەبینی لەو زاتە وەکو ڕئیسی دەوڵەت هەموو ماڵەکەیان دەخستە خزمەتی، هیچ لێپرسینەوە دیوانی محاسەبەش نەبوو، یەک شن نەدەفەوتا. لە ئەبوو بەکرا هەروە بوو، لە عومەرا هەروە بوو، لە عوسمانە هەروە بوو، لە عەلیدا وا ڕۆی. دوایی کە گەندەڵکاری پەیدا بوو بزانێ مێژووی ئیسلام چۆن شێوە، ئەمجا هەر کەسە ماڵی دەوڵەت نەک دەنگە خورما کوڕە باخە خورما دەخورا، ئەمجا بەدارەوە دەخورا. هەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە ڕەفتاری بوو، ئامادە کرد و هەتا وەفاتی کرد و جێنشینانیشی لە شوێنی خۆی. بزانە ئەو میلەتە چۆن بڕوای بۆ دەسەڵات.